بەپێی ئەو ڕێژەیە کە بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانە و دکتۆرەکان باسییان لێوە کرد بەپێی ئەو بە دوواداچوونانەی کە لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەو لێر هەیە ڕێژەکانیان جیاوازە بەڵام بەتاکید دوی لە بریندارەکان ڕێژەکەیان بەرزترە لەوانی دیکە ئەوانیش چی پێویست بۆ لە بۆیان کرایە و چارەسەری زیاتریش وەردەگرن ئینشاڵڵا خودای گەورە بە سەلامەتی هەمویان دەرباز دەبن و دەگەڕن ناو ماڵ و کەسوکاری خۆیان. بەڕێزان پێشتر کە کاتی گرفتی بودجە و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان نەبووە هەر ڕووداوێکی لەو جۆرە دەبوو تیمەکانی بەرگری شارستانی خەملاندنیان لە بۆ زەرەر و زیانەکان دەکرد نە تەواوی زەرەر و زیانەکان بەڵام بەشێکیان وەکو هاوکاری و قەرەبوو لە پارێزگا لە کاروباری ناوخۆ هاوکاریەک دەکران بەڵام بەداخەوە لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی نەمانتوانی هیچ یەک لە بابەتانە بکەین.